سەرباری دۆسیە گەرم و پڕ لە ململانیە گەرمەکانی جیهان ساڵی ڕابردوو بە کۆرۆنا دەستی پێکردو بە گۆڕانکاریە ژینگەیەکاندا تێپەڕی. لە ساڵی 2021دا هێشتا زۆر بابەت بە ناڕوونی ماونەتەوە. ئەم دۆسیە گەرمانەی جیهان لە بەردەم ئیدارەی نوێی ئەمریکا بە سەرۆکاتی جۆزێف بایدندان بۆ مامەڵە لەگەڵکردنیان. لەبارەی دۆسیەی ئێران و بەرنامە ئەتۆمیەکەی دوای ئەوەی ترامپ کۆمەڵێک سزای بەسەر تاراندا سەپاند، بۆ بایدن ئاسان نابێت چارەسەری بکات. ئێستا هەریەک لە واشنتۆن و تاران مەرج بۆ گەڕانەوە بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمی دادەنێن کە ئەمەش خۆی لە خۆیدا باڵندگاریەک بۆ ئیدارەکەی جۆ بایدن دادەنرێت. چاودێران پێیان وایە ئێستا پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا بووە بەژێر 4 ساڵ لە سیاسەتی تونڕەوانی ئیدارەکەی ترامپەوە. بۆیە تەکاندنی تەبوتۆزی ئەو میراتە لە سیاسەتی ئیدارەی پێشوو بۆ ئیدارەی نوێی ئەمریکا هەروە ئاسان نابێت. سەبارەت بە رووسیا و تورکیا کە ململانیەکانیان کاریگەری لەسەر سیاسەتی دەرەکی ئیداری ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت، هەردوو وڵات لە جەمدانین و لە دۆخی هاوکاری یەکتردان، لەگەڵ ئەوەشدا هاریکاری لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی دژبەیەک دەکەن. زۆرینەی ململانیەکانی ئەنقەرە و مۆسکۆ لە سووریا ڕەنگ دەداتەوە. تورکیا زۆر بە شڕی یارمەتی ئۆپۆزیسیۆنی سووریا دەدات. رووسیاش هاوپەیمانی حکومەتی دیمەشقە و لە 2015 جەنگی سووریای لە بەرژەوەندی ئەو گۆڕیوە و پارێزگاری لە مانەوەی دەکات. بە هەمان شێوە لە لیبیا هاوکاری دژەبەرەکانی یەکدی دەکەن. لەلایەکی دیکەوە شەڕی ناوخۆی یەمەن کە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە بە خراپترین کارەساتی مرۆیی لە جیهاندا ئەژمار کرا، بە تایبەت بڵاوبوونەوەی هەژاری و برسێتی لە وڵاتە، بە یەکێک لە دۆسیە گەرمەکانی بەردەوام ئیداری نوێی ئەمریکا دادەنرێت. حوسیەکان لە ڕێی لایەنە پشتیوانەکانیانەوە لە یەمەن شوێن پێی خۆیان جێگیر کردووە، هەرچی عەرەبستانی سعودیەشە شەڕی دەست بە سەراگرتنی شاری عەدەن دەکات. بە بڕوای چاودێران ئەگەر حوسیەکان لە شەڕی عەدەندا براوە بن، دەتوانن سەرچاوەکانی نەوت و غاز و وزە لە پارێزگاکە کۆنتڕۆڵ بکەن. ئەمەش یارمەتیان دەدات بۆ بەرهەمێنانی کارەبا و دەستگرتن بەسەر داهاتەکانی ئەو ناوچەیەدا. لەبارەی دۆسیەی لیبیاش پێ ناچێت هاوپەیمانیە سەربازی ڕکابەرەکان چیدی شەڕ بکەن. بەو پێی نەتەوە یەکگرتووەکان کار بۆ ئەوە دەکات دۆخەکە بەرەو ئاشتی ببات. بۆ ئەوەش دەیەوێت قەنەعەت بە هەر سێ سەرۆکایەتیەکە بێنێت بۆ ئیمزاکردنی ڕێکەوتنی ئاشتی جنێف، تا ئەو کاتەی هەڵبژاردن لەو وڵاتە دەکرێت لە مانگی ئۆکتۆبەری داهاتوو. بەڵام بە بڕوای چاودێران دانوستانەکان ئاسان نابن. بەو پێی سەرهەڵدانەوەی شەڕ لە سەر دەسەڵاتەکان ئەگەرێکی کراوەیە. هەڵبژاردننی بایدن لە کۆتاییەکانی 2020دا هیوایەکی بۆ چارەسەری قەیرانەکان و ڕاستکردنەوەی بەشێک لە هەڵەکانی ترامپ و دەرباسکردنی ئەمریکا لێیان گەڕاندەوە. بەڵام ئیدارەی نوێی ئەمریکا کە میراتێک لە هەڵە و ململانێ و دوژمنایەتی ئیداری پێشووی بۆ بەجێ ماوە، چاودێران پێشبینی ناکەن لە ساڵی 2021دا بتوانێت کۆی ئەو میراتە بسڕێتە و سیاسەتی دەرەکی ئەمریکا بگەڕێنێتەوە سەرسکەی خۆی، بەڵکو لەو ساڵەدا دەتوانێت تەنیا چەند هەنگاوێک بە ئاڕاستەی سیاسەتی دروست و ئاشتکردنەوەی ئەمریکا بە جیهان بنێت.